400 تا 700 نەفەر نانەخوات ئیتر 200 بە پێی سەفەری ئەڕوات 400 بۆ 500 نەفەریشی ناو مزگەوتەکەی وەکو ژمارەیەک دیاری ناکەی بەس نزیکەی 60 بۆ 90 کیلۆیە وەکو برنج وەکو مریشکی شەر بۆ ڕێژەیە تقریبن خواردنەکان کێ لێرە ئامادەی دەکات دروستی دەکات چەند کەسێکن لەگەڵ خۆمانە هاوکارمان ئیشمان بۆکەن وەکو ئامادەکردنەکەوان ئامادەیەکەن و تێکردنەکەشی ئایدیم سێبرایە بە شێوەیەکی وڵا بەرچاو سوودی هەیە ینی بۆ کەسانی کەم دەرامەت هەتا بۆ ڕێبوارێک کە لێرەوە هاتوچۆوەکە شەر نییە هەمووی کەم دەرامەت بێ جاری وایە پێویستە ینی کابرا لێوە ڕات بە ڕۆژوە بە مێوارە وەختە خواردنێکی وها دەست ناکەوێ شوێنێکی وهانەیە هەموو چین و توێژێکی تایە بەام شەوی کە باست کرد ئەمە بۆ هەرسی ڕۆژی ڕەمەزان بەردەوام دەبێت بەڵێ بۆ هەرسی ڕۆژەکە بەردەوامە بێت بۆ دوای ڕەمەزان ئەمە کۆتایی پێدەوە ناکۆتایی پێنایە لە مزگەوتەمان انشاءالله پشت بەخوا دووشەمان و پێنجشەمان بەس عەدەدێکی کەمە وەکو پێویست نییە بۆ کەسانی کە بە ڕۆژوو نەرخواردنێکی وها بێت